شنیار خوشی دلێرە قوتابی زانکۆیە ماڵیان لە دەرەوەی هەولێرە ئەمڕۆ بیری چووە پارە لەگەڵ خۆی بێنێت. بە تەلەفۆنی بۆ باوکم کەم. باوکە دیسانەوە تەلەفۆنەکەی داخستەوە. دلێر چاوتۆکەی تەلەفۆنی جواب باوەتەوە ئاخر دلێر جواب بەرەوە. جاکەی تەلەفۆنە جواب باوەتەوە دلێر. ئەخ دلێر ئەخ. ئەلۆ ها شنیار. ئەلو دلێریان چۆنی؟ چی بە قوربان؟ دلێریان ئەوە لە دەوام تاو بوومی بە دوامە بە قوربان. دەوام؟ من چه بکەم؟ کچیشم هەیە من ناتوانم بێمە دوود. ئەرێ ئیشی چی و هەیە دلێر؟ کچی وەڵا من مەشغوڵم ئیشم هەیە شنیار تەلەفۆنە بابم بکەم. دلێر یانی هیچ پارەم پێ نییە بە قوربان ئەی من چۆن بڕۆمەوە بۆ ماڵەوە؟ بە پێیان بچەوە گەرنا. من چۆن بە پێگەمەوە بۆ ماڵەوە آخر نازانی چەند دوورە ماڵی ئێمە؟ کچێ بە پێیان بڕۆ بەندێک زایفیش بدەی. دەلا چۆت خوا هەر لە قسەی خۆ ناکەوی من ئێستا چۆن بڕۆمەوە آخر؟ قەپات کە قەپات ئیشم هەیە وازم لێ بینە شنیار. دەی دەی خواحافیز یێڵە تەلەفۆن نەکەیەوە. براکەی لە جیاتی ئەوەی بێت و خوشکەکەی بباتە ماڵەوە کەچی بەداخەوە هەر بە دوای هەوە و هەوەسی خۆیەتی. چۆنی دڵەکە من دڵی تۆ نیم احترامی خۆ بگرە. شەرەکەم بۆ خۆت عاجز دەکەی هەر غەریبیم کردی حەزم کرد قسەر لەگەڵ بکەم بتبینم. کات دلێر تکایە وازم لێ بێنە. یەکچی بە قوربانت بم دا و کاکەی لادا ئەرێ دەبەستە کاک دلێر ئەمە چەند لە مێژە لە دووتیومە چەند لە مێژە شێت و شەیدایتی و بوومە پێم مەڵێ کاک دلێر هەر بڵێ دلێر. کچێ وەڵڵا عاشقت بووم کچێوە ئەمە نەوەل و ماوەی چەندە چێر چاوم لەسەر تۆوە بڕواتەوی خەو و خۆراکم نەمایە لە پەرتوو بەدەم ڕێوە هەر دەستم دەڕۆم کە دەنوم یعنی هەر دەڵێم هەیان خۆشم دەوی بە قورعان شێتت بوومە دڵم مەشێنە وەرە با بتگەێنمەوە. تۆ بەخوایە تۆ باسی چیەکەی من تۆ چی منی دەتا من لەگەڵ تۆ یا بمگەێنیتەوە ماڵەوە. تکات لێ یەکەم کاک دلێر لێرە بڕۆ ئێستا باوکم یە تووشی کێشا بم تکات لێ یەکەم. وا بەس مەڵێ کاک دلێر باشە ئەگەر لەگەڵیشم نایەوە ژمارەکەتم لۆ بنووسە غەریبیت دەکەم زۆر. قوربانت بم. ئەو ژمارە خۆتە؟ بەڵێ. باشە شوێ تەلەفۆن دۆ دەکەم باش؟ باشە بڕۆ بەس بڕۆ. بای بای. بڕۆ باوکم یەت. خۆشم دەوێ. I love you! خۆشم دەوێ! بەخێر بێی جانە. زۆر سپاس مامۆستاگیان مەمنون. سەلام بەرمێت. بژیت. وەزعت بووە؟ وەڵڵا باشم. باشە ئینشاڵڵا. باشە ئینشاڵڵا. ئەوە ژمارەی خۆتە؟ بەڵێ. ئێ باشە شوێ تەلەفۆن دۆ دەکەم باش؟ باشە. بڕۆ بەس بڕۆ. بای بای.
شنیە لۆ جواب نادەیەوە چ بۆ مشکلەیە؟ وڵی هیچ نییە ئەو دلێری برامە تەلەفۆنەکەت ئەلو دلێریان ئەوە تەلەفۆنی قەپات دەکەیە؟ لە چەند دەری؟ لەگەڵ مامۆستا دارایەم وڵە مامۆستا؟ هەر مامۆستا مابوو مامۆستا کێ؟ لە چەند دەری؟ مامۆستا ئێرە کوێیە؟ عەدالەیە لە عەدالەین دلێریان لە چەند دەری؟ زادەی عەدالە کچێت دەکەی لە زادەی عەدالە ئەمە کام ئەڵمان لەوێندەرە؟ ئەخر مامۆستا وتی ئەچم بە دوای کوڕەکەمە لەبەر ئەوە شنیان هەر ئێستا سارەکەی ڕاگرە زوو لەگەر تو مەخ زیاد قسەی مەکە و سارێ ڕاگرە چەرفلاش بکەوە هاتم باشە گیان مامۆستا گیان ئەگە زەحمەت دەبێ ڕایگریت لۆ ئەخر دلێری برامێت بە دوامە ڕایگرە تۆ تو ئەزیەتی مە دەمام دەت بەمەوە نانە قەی ناکە تۆ ڕایگرە ڕایگرە تاوە دلێرگیان وەرە دەی خوارد لەگەڵ دلێر کوڕێکە لە چاوی خۆیەوە سەیری دەوروبەر دەکات شەڕێکی لە چاودایە بابزانین چی ڕوودەدات بۆچ نەبووە؟ ناوەڵە مامۆستاگیان بەس ترکی خۆمیان بەدواتە ئەو کاتێک کە پێم وت مەجای نەبوو لەبەر ئەوە مامۆستا توخوا مەڕۆ هەتایەت بە دوامە باشە ناڕۆم بەجدنیارم نەقسم هەتا لێرێت ناڕۆم قەلقمە بۆ ئەوەندە برێت توانین بمێنیتەوە دەمینێمەوە کەمت نەبینە ناڕۆم ناڕۆم ئەمیش باش ئەو دێمە خوارێ باش مامۆستاگیان لەبەرەوەی دلێری برام تۆزێک دڵی پیسە لەبەرەوە دەزان شتە گۆڕینی ئەگە مامۆستای خۆ دایکە قوربان ماترسێتەوە چێ ئەو لە ڕێگایە وتی ڕایگرن ئێستایم زادێک حەزێ بچنەوە سەیادابنیشی نا ئەتو چی؟ ئەتو چەکەیەکت خوشتم چ ئینسانێک لە خوشتی من سواری سارەی دەکەیت ها؟ مامۆستاوی چاوم بە چاوت دەکەوت کاکە مامۆستاکەمە بەخوا ناو سارەی چاوم بە چاوی توش دەکەوتەوە ناسوارەی یعنی مامۆستایی بووم یعنی ئەوە لە جیاتی چاکۆ پیاوەتیە هەی نەفرەت هەزار جەر لە کوڕی ئەوها باشە دلێر کورە دلێر کورە بەریدە کورە بەریدە دلێر بەریدە کورەم چ دەبینمەوە چ دەبینی بابا کچەکەت دەوێت سەرمان شۆر بکە چۆن؟ باڵێ سەر شۆرکردن دەوێت سەرمان شۆر بەریدە 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 وەرە لای چ بووە لۆ قسەی ناکەی چ بووە چ لۆ لێدەی چ بۆ بابا ئەمە چەند ساڵە حەیای کۆ دەکەینەوە شەڕەفی کۆ دەکەینەوە بە خۆمان بە شەڕەف دەزانین بەس کچەکەت هەمووی ڕوان بابا بە چاوی خۆم دیتم لەگەر پیاوەتی بە سیاری دەڕۆیشتن سێدە توێ حیا شەڕەف بام بڕی
نتوي على شرفك يا راس سيكا بابا كوانيا ولا خوش كراك يا خو مشكلة لا شتو كتم راس بلي لو خسينا خسيكا خسينا كاسر شو بابا التلفون بوتو كنت داخله يا راسي من داخل ابو دريت كذا ممكن جايبي اموتي نايم بدواتها يعني اقرا مني يا دود تبي لك فيها خل كبره يا فوكا بخوة فوكا ما مستاد ما مستوى كتير راس بري كتير دوانا هم باشا اگر ما مستاد بو دفرم تلفون لوكا باش تلفوني بوكم يبي سلمينا دي ما مستوى بابا حسين صبر بقرا وجواب نادا دانش دانش بابي كتسم بدست خوم دتوشو تيجشتي تلفون لوكو تعرف تلفون لوكو بابا بابي كوش يدقق بابي كوش يدقق باوکی شنیار بۆ ئەوەی دڵنیا بێت تەلەفۆنی بۆ ژمارەکە کرد. جەنابی کێ کچی من بە سیاری هەردەگری بێتر بێت ها مامۆستا دارە ئیلاجی دەکەم مامۆستا گیان بە قوربانی چاوت بم بڕوا بکە مامۆستا زۆر داوای لێبردن دەکەم بڕوا بکە مامۆستا خەتا لەمەیە مامۆستا دێمە مارتان کورە پێرا و سەرسەر مامۆستا کورە مامۆستا ئای هەوار تووشی غەڵەتێکی زۆر گەورە بوونە مامۆستا گیان بەڕاستی مامۆستا قبولشم نەکەی هەردێمە ماڵتان دەریش بکەی هەردێم مامۆستا گیان دەتبینمەوە مامۆستا خواحافیز لۆشە بەزارت کردم بابا لۆشە چەند بەزارت کردم لەبەرچاومون بە ها دەتەوێت ئەو کچەش تووشی بەستە بابا پشی دازێ و حایلە تێکدا زمانە نەگەڕێت قسەی نەکەی بڕدەرێ کچی خۆم زۆر داوا لێبوون لە توش دەکەم ڕاستی تووشی غەڵەت بە خۆشمەچ بکرد مامۆستا دارەی باشە لە خزمەتی دەبم زۆر سپاس بۆ مەلزەمەکانیش پێم گەیشت دەستت خۆش بێ ئەرێ ئەوە بیرم کەوتەوە خۆر گروپەکەی ئێمە ئێوە داوەتەکات قەیچێکە گەر ئێوە ئێمەش داوەتکەن ئەنجا فیلمێکی تازە هاتووەڵێن زۆر خۆشە حەز دەکەم ڕۆژێک دیاری بکەن و پێکەوە هەمومان بڕۆین سەیرکەین ئەوە قسە لەگەڵ کێ دەکەی؟ هاوڕێکی زانکۆم بوو بۆ؟ پێنە مۆبایلە دەڵێم بیهێنە چییە؟ هەڕەمست گۆڕە؟ بیکەوە فەرموو
براوە چێ دلێ شنیار نیم تەماشاکە کوریا تەلەفۆن لە خوشکی من نەکەیەوە خوشکی من ناتە سینەما و فیلمە وچیانە لەگەڵ خوشک و داتی خۆت بڕۆ هەی بێ ئەخلاق بەسە لۆ ئازە و سینانی ها بابە لەگەڵ کوڕان قسەی دەکا درۆی دەکەی وەچی مەسەلەی مامۆستا داڕێ ها بەسە کوڕم بەسە ئەتو چی لەمە دەوێت لۆژیان مەتێکدا بابا ئەتو ئەگەر هەتا ساحبی ئەو نوع فکرێبی ئەو کچەش حیا و شەرەفمان دەبا لە درۆی دەکەی وەچی مەسەلەی مامۆستا دارەی بابا لەبەر چاوە قسەی لەگەڵ کوڕی دیکە دەکا كلها تراس ناكي كري من اتو داكت لخفتي تومر دتي امنش بكشي بس شلازي وعائلة تيك دا اتو لو دكي لو دتخيني ما تمزانه لو خد بخيري كم حدا برو ناسم أكره بشيء سوا باو بابيري ما أوهانمو كسم أمل لكشتم هيس خمخ زور قصيدة قردكم حتى أوجدي توصل راست هيس ضلت تنجنب لقل ما مصدق داراش قسم كرد براسي أما بغلط تيجيش تبون أتو زور باش زور بريزي بس أما داوای لێبردن لە توش دەکەی کچی خۆم بۆ مەسەلەی دلێریش بە خۆم دەهین بەسەر ڕێباز باشە دری تیز نەکە الو چۆنی گیانەکەم چۆنی دڵ و ڕوحەکەم دڵ و ڕۆحی چیت جەنابکیت دلێر عاشقەکەت خۆشەویستەکەت هیچ عەشقم نییە و هیچ خۆشەویستیشم نییە کاک دلێر فەرمو چی تەوێت گیانەکەم دەزانم هەتا ئێستا نەجبووە بەڵام لەم ڕۆ بەجۆوا دەبێ ببی بە خۆشەویست و کەسی من نامەوێت واز لەو قسانە بێنە گیانەکەم من بەڕاستی دەمەوێت هاوسەرگیری لەگەڵ بکەم هاوسەرگیری تۆ بەڕاستی منە خۆشەوێت ئەی بەڵێ گیانەکەم ئەمن ماوەکە واز دەتوناینم لەبەرەوەی کە هاتوون خۆش دەوێت دەمادەم بۆ ئەوەی بیسەلمێنی بۆم کە منە خۆشەوێت ماڵمان دیارە وەرە داوە ئێ باشە دێم بەڵام ئاخر نابێ سەرەتا کەمێک یەکتر بناسین ئەوە تا لە تەلەفۆن قساکەین فەرمو هەر پرسیارێکت هێبا وەڵامە بەمەوە ئەی گیانەکەم ئاخر بە تەلەفۆن کا قسە دەکرێت دەوەرە با بچینە کافەیەک دانیشین لە مەطعەمەک دوو قسەی خۆش دەکەین باسر داهاتوومان دەکەین خانەوادەی من ڕێگە بۆ شتانە نایەن کە لە کافتریا دانیشم و قسە لەگەڵ کەسێکی بێگانەیە بکەم آخر ئێ باشە بەزەگەر وابی ئێمنوت و بە یەک ناگەین ئێهیان بڵاکەم ڕوحەکەم وەڵڵا زۆرم خۆش دەوێت یعنی بەڕاستی دایم لە خەیاڵمی حەز دەکەم بە یەک بکەین دەبا لە جێگەیەک یەک ببینین چی تێدا چی وتم نایم یعنی نایم ئەگەر کەسێک من ببینە حەیە باوکمەچێت ئەی گیانەکەم دڵەکەم ئەدی بە خۆت نازانی یعنی بەڕاست بەڕێهی تو ئەو خۆشەویستی ماوە هاتێک چی ئەم دەزانیجا لە مێژە خۆشم دەوێی عاشقتم ئاخر نابێ ناتوانم بەجێت بێڵم من لێ تێ ئەگەم بەڵام منیش ناتوانم بچمە کافتریا و پارک و ئەو شوێنانەی کە قەرەباڵقە و خەڵکی لێیە لەبەرەوەی لە شوێنێک من ببینن حەیە باوک و براکەم ئەچێت ئەی گیانەکەم ئێ نازانم چی بکەم بچیم بۆ کوێ نازانم ئاها بەڕاست شوقەیەکی تۆڵمان هەیە
پێشتر کۆمپانیا بوو بەڵام ئێستا کۆمپانیاکە لێ ڕاوەستایە ئەگەر ئەوە بیدەچینەوە و کەسیش نامان بینی ئەوە تۆ شێت بووی شوقەی چی منوان نایەمە کافتریا ئێستا نۆبەی شوقەیە ئێجلا نەکەم خۆ شوقەیە خۆ قابلە شوقە چییە دەچین پێشتر کۆمپانیا بۆ ئێستا جێگایەکی گەورەیە و یعنی کەسیش نامان بینی دادەنیشە قسەی دەکەین باسی داهاتوومان دەکەین باس دەکەین کەک و بێمە داخوازیت یعنی حەزمان لێ بۆ کوبین لە بۆ یەکتری ئەو قسانە دەکەین دوای خۆ زۆرمان پێ ناچی هەر ئەو پەڕی سەعاتەکە باشە کاک دلێر مادام وایە من بەیانی محازەڕەم هەیە یەکەم محازەڕەنا دووەم محازەڕە پێم ئەکرێ ئەویش 1 ساعت زیاتر ناتوانم ئەبێ دوایی بمگەڕێنیتەوە بۆ کۆلێژ لەبەرەوەی بە تەکسیەکە بڕۆمەوە بۆ ماڵەوە هەتا ماڵەوە مانگومان نەکەن ئەی کچێ بەسەر چاو کچێ بێخەم بە محازەڕی دووەم لەک نەتوومە سەعاتێکدا دەنیشتین و دەتگەینەوە کولێش باشە ئەتوو داوها بەستخوا ئەو کاکەی لە قسەکانت کەوم دە پێم مەڵێ کاک دلێر پێم بڵێ دلێر پێم بڵێ دڵا پێم بڵێ دلا چیم پێڵێ پێم بڵێ بەس ئەو کاکەی لێکەوە باشە باش ئیشەڵا بەیانی ئەو بینمەوە جوارێ خوات لەگەڵ هەیە وەرە بۆ ئێرەیشم بێتە هەیەنجان بڵەکەم وەرە با بڕۆین نایم وازم لێ بێنە باشترە سێدە وەرە با بڕۆین دڵەکەم دەی خۆی هیچ ناکەین بەس قسە دەکەین وەرە ئێرە کوێ کاک دلێر هەیەنجان نەمگۆ دەچینە شوقەی دادەنیشە قسەی دەکەین بەڵام من تاسە نهاتوومەتەوە شوێنانە ئەزانە ئەی تۆ نەدوت با نەچینە کافێ لەبەرەوەی لە کافێ خزمەکە کەسەکە دەمان بینی ئێرە زۆر باشە جێیەکی هادێ و چۆڵە و بەدڵی خۆمان قسەی دەکەین و باسی داهاتوو مستەقبەلمان دەکەین با بڕۆین نایەم کچێتە وەرە بە قوربانە وەرە دوو قسە خۆش دەکەین باسی داهاتوو دەکەین زای هاوسەرگیرەکەمان چۆنە دەورە هەترسەنرا بەخێر بێ کاک دلێر ئەتوانی من بەریتەوە بۆ کۆلێژ چونکە محازەڕەم هەیە هێجانە هەر 1 ساعتە کەمێک دادەنیشتین و قسە دەکەین اینجا بەسەر چاو دەتگەێنەوە کۆلێژ باشە وەرە شەرمە مەکە وەرە ڕۆژانە فەرموو دانیشە لێرە جارە بورەت خوا وەڵای هیچ نەمایە هەر ئاوی لێ نا ئاسایی باشە نانی بەیانی خواردیە نەوەڵڵا ئێستا چەند خواردنی بەیان دێنێ لە خۆم خۆت نا من ناخۆم بابا بەخۆی دەچم ناخۆم دەست خۆش نەدەچم دێنم خواردنێک لێنم پێ خۆ دەخۆی باشە ئاخر زۆرت پێ نەچێت بێخەم بە بێخەمات 5 دقەم پێ دەچوو دێمەوە دە لێو کارە بە تۆ دێمەوە
غەڵەتێکم کرد داخراوە ژمارەکەی. دلێر لەلایەن پۆلیسەوە دەستگیر کرا. بابزانی دلێر لە بەندیخانە چۆن ئەو کچە ڕزگار دەکات. قوربان بەڵێ ببوورە بەس ئەگەر مۆبایلەکەتم دێ یەک تەلەفۆن یەکەم. تەلەفۆن لە بۆ چێ دەکەی؟ لە بۆ خێزانم قوربان. باش. بەس قوربان لەگەر خێزانم هەندە قسەی شەخسیم هەیە ئەگەر بکرێ من جادەکەم بدێی بەتەنێ. باشە لێ خولەک زیاتر قسەی نەکەی. زۆر باشە بەسەر چاو. خوا خێر بنووسی. الو الو نوح لا تلندري له هوليري له هوليري كورا نوح كل اللي شقد لك نونيا نسخة لك نمنا كورا نوح غاردا شقي بغاردان بي بتاري بي زوبقا شقي يككم للشقي دانا يبدا كم لساكلي ده او زارت سنتي راكد فيها وكرديها كورا وقت يوقص على نية زو بقى شقي من البصاري اللي يككم ده ولا سزنيمها يكك جلوي سزنم كرديها كورا زو بقى يا نوح هو براسته لا تشدها كورا وقتي ويني كاكا كانتك تاوبو باشا بتسود جانا كان باشا برو او زي باشا وش بين بوتي دايخو حافظ بس كانت خوش زور خوای چی بکەم یارمەتیم بە تەلەفۆن بۆ هەر کەس بکەم حیامەچێت ئەی هاوار خوای گیان ئەی هاوار
داخراوە ئەی هەوڵ خوای یارمەتیم بە خوای یارمەتیم بە بە تەلەفۆن بۆ سۆزە بکەم تکایە چیەکەم لای سۆزە حەیامەتی ئەی خوایە چی بکەم من ئێستا خوایە خوایە یارمەتیم بە چی دەکەی لێرە؟ کاکە تۆ لەگەڵ دلێر؟ کاکە سوێنە خۆم ئێستا هەرچی بڵم تۆ بڕۆم پێ ناکەی ئەدوو لەگەڵ دلێر لێرە لەو شوقەی ها خەریکی کاری بێڕەوشتی ها هەی پێ ئابڕوو کاکە خۆ دەزانی من تا ئێستا هیچ غەڵەتێکم نەکردووە کەی حەلا ئابڕوویەوەم بردووە تا ئێستا بیکەم نەمدیتم و بەس ئێستا دیتم تۆ دلێر لێ گوێ ناستی دلێرە چێ دەناسم ئێستا پێت دەڵێ ئەو هاتبۆیە داخوازی من ئەی بیست بێت سوێنە خۆمتی وەرە بە قسە بکەین داخوازی ها؟ چێت و دلێری ناناسی؟ ڕۆژانە بە دایان کچی ڕانەبێنی ئەتوو ژەکەر چی لە نێچیرەکانی وەت پێگەیشتی؟ سوێنە خۆ من یەکەم جار مەیەم بۆ ئێرە وتی با قسە بکەین لەسەر ئەوەی کە بێمە خواز بێنی وتی با بچینە کافتریا وتم ناچۆم سوێنە خۆ من دەچوومە کافتریاش لەگەڵی وتم نەوەت یەکێ بمبینێت حەیامان بچێت حەیامان دەچی ها؟ سوێنە خۆم ئێستا هەرچیش بڵێم تۆ ڕۆ ناکەی دلێر تا ئێستا دەستی بەردەستیشم نەکەوتووە ئەوتی یەمە خواز بێنیت سوێنە خۆم دلێر وتی وەرابن بۆ ئەوێ لەسەر داخوازی قساکەین داخوازی ئەمە دلێری دەناسم برادەری منە دلێر پیشەو کاری ئەو کوڕەی ئەوەیە ڕۆژە تێوارێ بە کچی ڕانەبێنی ئەتوو ژەکەچی ئامانزەکانی دلێر تێگەیشتی لێ پێویستە بەتکوژە بمکوژە من ناترسێم بەڵام هەنێ ڕاستی هەیە بێ بێزانیت سوێنە خۆم کە دلێر دەستی بۆ دەستی من نەبردووە بمکوژە سوێنە خۆم دلێر دەستی بە دەستم نەکردووە خوازانێ چەند ئافرەتی وەکو منتان هێنەوەتە ئێرە بە ناوی خۆشەویستی بە ناوی خوازبێنی قۆڵتان بڕێبوون هەڵتان کەڵتان دوو تۆ لەگەڵ دلێرە هیچ فەرقێکت نییە بەس هەموو کاتێک ئەبێ ئافرەت بە جەگەی بدات عەدالەت بەس لای خوا هەیە لای عەبدی وەکو ئێوە نییە من بکوژە ئینجا دلێر ئینجا خۆشت قەتکردنت ئاسان ناکەم تێگەیشتی
تۆ چیەکەی کاکە؟ ئەو چۆ خۆیان بەرێ کایە بمبورە کاکە نا ئەسڵ تۆ مەبوورە مەسەلەی کوردی هەیە دەڵێ لە دەرگای هەرچێ بری لە دەرگات دەدرێتەوە ڕاست لە دەرگام دراوە من برایەکی باش نەبوو ماوەیەک فەرامۆشم کردی لە سۆزی برایەتی بێبەشم کردی توخوا ببوورە خوشکەکە توخوا بابەتەی کە ئێستا ڕوویدایە با لە بینی خۆت و خۆم و خودا بێت توخوا بەڵێن بێت دەبەمەوە کۆلێژیش باشە؟ کایە با دلێریش نەزانێت خەمیوەت نەبێت بەڵێن بێ هەتا ئەو دقەی ئەو ڕۆحە لە گیانم ما بێ ئەمن هیچ شتێک نەدەرچێنم ئەو بابەتە لەگەڵ خۆم دەبەمە ناوبۆ تەواو پێکەوە ڕێگایەکی ڕاست دەگرینە بەر تەواو